بەڵێ گوناه و تاوان گەورەی خوای پەروەردگار لە دڵی ئینساندا ناهێڵێت. تەماشاکەن خوای پەروەردگار دەفەرمێت ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەو کەسەی کە شیعارەکانی خوای پەروەردگار دروشمەکانی دینی ئیسلام بە گەورە دەگرێت مایەی ئەوەیە، بەڵگەی ئەوەیە کە تەقوا لە دڵ و دەرونیدا هەیە و ئیمان لە دڵ و دەرونیدا هەیە. بەڕێزان، بەڵام هەر کاتێک ئینسان گوناه و تاوانی کرد گەورەی خوای پەروەردگاری لە دڵدا نامێنێ بەڕێزان، کە ئەوە گەورەترین زیان بۆ ئینسانە کە گەورەی خوای پەروەردگاری لە دڵدا نەمێنێت. خوای گەورە پارێزرامان کات. بۆیە زانایانی سەلەف حسابیان بۆ هەموو گوناهێک دەکرد، تەنانەت گوناهێکی زۆر گەچکەش. بەڕێزان، ئیمامی ئەبوبەکر دەفەرمێت ئەمن هەموو سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ دەکەم صلی الله عليه وسلم. بۆچی؟ بۆ ئەوەی دڵم لا نەدات، بۆ ئەوەی نەخلیسکێم یەک سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێناڵم، هەموویان جێبەجێ دەکەم. ئەی بەڕێزان، ئێمە چەند جار سنەتێک ناکەین دەڵێن قەیچی دەکات سنەتە، خۆ ئەگەر نەشیکەین گوناهمان ناگاتێ. ئەی بەرام دڵ و دەروونت لەدەدا جاری وا هەیە گوناهێک دەکەی لە خێر و چاکە مەحروم دەبی. یەکێک لە زیانەکانی گوناه و تاوان ئەوەیە کە لە خێر و چاکە گوناه و تاوان مەحرومت دەکات. یەکێک لە زانایانی سەلەف لە کاتی سەرەمەرگیدا گریا. ئەوانەی کە لە دەوری بوون گوتیان بۆچی دەگری؟ گوتی واللهی بۆ ئەوە ناگریم کە گوناه و تاوانێکم کرد بێت، هەستم کرد بێت کە ئەوە گوناه و تاوانە و زانی بێتم کە گوناه و تاوانە. واتە هیچ گوناه و تاوانێک زانی بێتم گوناهە نەم کردووە و ئەنجامم نەداوە. ئەی بۆچی دەگریم؟ گوتی بۆ ئەوە دەگریم گوناه و تاوان نەوەکە گوناه و تاوانێکم کرد بێت زۆر گەچکە بێت، حیسابم بۆ نەکرد بێت، بەڵام لە لای خوای پەروەردگار زۆر گەورە بوو بێت. بۆ ئەوە دەگریم نەوە کا شتێکم کرد بێت ئەمن بە کەمم حیساب کرد بێ، بەڵام لە لای خوای پەروەردگار زۆر بێت. بۆ ئەوە دەگریم. تەماشاکەن بەڕێزان، زانایانی سەلەف بۆ ئەوە گریاون و خەمی ئەوەیان بوونەوە کە لە ژیانیاندا تووشی هەڵە و تاوانێک بووبن، تووشی گوناهێکی گچکە بووبن، ئەوان حیسابیان بۆ نەکرد بێت، بەڵام ئەو تاوانە لە لای خوای پەروەردگار زۆر گەورە بوو بێت. ئەی بەڕێزان، ئێمە چەندین جار تاوان و گوناه دەکەین، گوناهی گەورەش دەکەین، جاری وا هەیە باکمان نییە دەشزانین تاوانە، دەی ئەوە دڵی ئینسان لا دەدات. بەڕێزان،